کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ ئێستا تەنها وەک پرسێکی ناوخۆیی عێراقی نەماوەتەوە، بەڵکو لەسەر ئاستی نێودەوڵەتی باز لە گرنگی کۆنتڕۆڵکردنەوەی دەکرێت. لە ئێستادا قسەکردن لەسەر چۆنیەتی جێبەجێکردنی پرۆسەکە و ئەو هێزانی بەشداری تیا دەکەن و قۆناغی دوای کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ بووەتە جێی ناکۆکی هێزە عێراقیەکان بە تایبەتی شیعە و سوننەکان. لەسەر ئەو پرسەش ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانی عێراق دەڵێت کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ ئامانجی نزیکیانە و پێویستە بە هاوکاری نێوان حکوومەتی عێراق و هەرێم و حەشدی شەعبی و ڕۆڵەکانی مووسڵ ئەنجام بدرێت. تا سوپای عێراق دواترین پێشمەرگە، دواترین خۆبەخشەکان کە ڕۆڵەی پارێزگاکان و بەشێکن لە هێزی چەکدارەکانی عێراق. نعم يجب مراعاة الحساسيات. پێویستە مراعاتی حساسیاتی حەشی شعبی بکەین لەگەڵ ناوچەکانی مووسڵ و پێویستە فەرماندەی هێز چەکدارەکان ئەو بابەتە باسکات و بەدڵنیاییەوە پێشمەرگەش حساسیەتی هەیە لە چەند ناوچەیەک لە مووسڵ، بۆی پێویستە ئەم شتانە ڕێک بخرێن، بەڵام دەبێت شەڕی مووسڵ بە فەرماندەیی حکوومەتی عێراق بێت و بە هەمانگی نێودەوڵەتی بێت، بە بەشداری پێشمەرگەش ئەنجامی بدەین و پێویستە ڕۆڵەکانی عەشایری پارێزگاکان هاوکار بن بۆ ئەوەی چیتر نێڵن داعشێکی نوێ لە مووسڵ وەرە ناوچەکەدا دروست ببێت. سەبارەت بە بەشداریکردنی پێشمەرگە لە پرۆسەی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵدا، فەرماندەیەکی هەفتای هێزەکانی پێشمەرگەش ڕایگەیاند سەرکردایەتی کورد بڕیاری داوە پێشمەرگە بەشداریەکی بەرچاوی هەبێت لە پرۆسەکەدا و بەبێ ئەوانیش ئەو پرۆسەیە وەک پێویست نابێت. مووسڵ بە ئەرکێکی نیشتیمانیە زانین و ئەوە قەرارێکی سەرکردایەتیە کە ئێمە بەشداری و دەوری بەرچاومان هەبێ و دەوری کاریگەرمان ئەبێت لە ئازادکردنی مووسڵە. چۆن ئێستا هەرێمی کوردستان بۆ بە پەناگایەک بۆ دەیان هەزار ماڵی ئاوارەی مووسڵ کە ئێستاکێ لە ژێر سێبەری حکوومەتی هەرێمی کوردستان و پێشمەرگە ئەیان پارێزێ بە هەمان شێوە خۆمان بە مەسئولە زانین و بە پرسیارە زانین کە بەشداری کاریگەرمان هەبێ و دەوری بەرچاومان هەبێ لە ئازادکردنی مووسڵە و بە تەئکید بەبێ ئێمەش ئازادکردنی مووسڵ وەک پێویست نابێت. سەبارەت بە دۆخی ئاوارەکان و ئەو خەڵکەی لە کاتی پرۆسەکەدا ئاوارە دەبن، پارێزگاری نینەوە ڕایگەیاند لە ئێستادا لە 135 ئەو پارێزگایە کۆنتڕۆڵ کراوەتەوە، دەبێت لەو ناوچانەش هاوکاری ئەو کەسانە بکرێت و ئەوانەشی ئاوارەی هەرێم بوون بگەڕێنرێنەوە ئەو ناوچانە. داعش زۆری نەماوە لە 135 پارێزگای نینەوە پێشتر ڕزگار کراونەتەوە، بۆیە دووبارە داوا لەو ئاوارانە دەکەین کە لە هەرێمی کوردستان لە ژێر خێمەکاندان داوا دەکەین بگەڕێنەوە. جیاوازی لە بۆچوون و لێکتێگەیشتنی هێزە عێراقیەکان لە پرۆسەی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵدا پێمان دەڵێن وەک چۆن داعش ئەو شاری بە ئاسانی کۆنتڕۆڵ کرد، بەڵام دووبارە کۆنتڕۆڵکردنەوەی بە هەمان شێوە ئاسان نابێت و بەهۆی بەرژەوەندی ئەو هێزانەی بەشداری لەو شەڕەدا دەکەن چارەنووسەکەشی دیار نابێت.